دەم باش تەماشەوانە نێژە پێداچوونە موتین پلێن بڵند و کێمکردنا جیاوازیان و ناوۆنیشانên tewerê îro yê bername û bernameyekê xelkê di demekê de kunha li Parlemanê Iraqê li jinekê heke pêkanîn bû yekê ku projeyasayekê pêşkişî Parlemanê Iraqê bike bû hevxistina mûça yê fermanberên hikûmî li tefa zaratan li seranserê Iraqê. Her wiha pêdaçûna موچê pilên xwediyê pilên bilind û pilên nizm û kêmkirina wê ciyawaziya gelek zor ku di navbera موچê pilên bilind û pilên nizm de heye. Ev babetê îro yê bernameyekê xelkê piştî vê navberê li benda wergirtina serinca bûçinên we de me. Pêdaçûneweyî موچeyê pileberzekan û kêmkirina wê ciyawaziyekan. موچەی پلەبەرزەکان و کەمکردنەوەی جیاوازیەکان ئەمە ناونیشانی تەوەری ئەمڕۆیی بەرنامەی مایکی خەڵکە کە تێیدا باس لەوە کرێت کە لە پەرلەمانی عێراقا لیژنەیەک پێک هێنراوە بۆ دروستکردن و دانانی پرۆژە یاسایەک بۆ ئەوەی پێشکەش پەرلەمانی عێراق بکرێت بۆ یەکخستنەوەی موچەی فەرمانبەرەکانی حکوومەت لە هەموو وەزاراتەکان لە سەرانسەری عێراق هەروەها کەمکردنەوەی ئەو جیاوازیە زۆرە کە لە نێوان موچەی پلەبەرزەکان و پلە نزمەکان هەیە. بەڵێ بۆ قسە باسکردن لەسەر ئەمەش یەکەم پەیوەندیمان دەشتی لە هەولێرەوە. کای دەشتم کاتەوە باش. کاتت باشە ئەگەکات هەموو کاتێکت فەرموو. دیارە ئەوەی ئێستا کە جێگەی باس و خواتە لەلایەن هەر کاتێک لە کوردستان و مەواتنە عێراقیەکان زۆر و باسی لێوە دەکەن ڕێژەی زۆری پلەکانی سەروە لە هەموو جێگا ئەقنیەکان دەکرێت بە یاسایەک جیاوازیە بێ کە ناکرێت بەڕێوەبەرێک لەگەڵ مۆزەفێکی تازە یەک نووسیان هەبێ یاخود کەسێک تازە بوو بێ بە مۆزەف لەگەڵ کەسێکی خزمەتێکی زۆری هەبێ یەک نووسیان هەبێت. بۆیە شتێکی تر بێ بەز نەک بەوەی کە ئێستا کە لە عێراق دەبینین ئەندام پەرلەمانێکی عێراق ئەگەر غەڵەت نەبم 30 ملیۆن وەردەگرێ و مۆزەفێکی 100,000 وەردەگرێ. ئەمە شتێکی زۆر لەگرورە دەکرێت یاسایەک بێت بۆ ئەوەی کەسێک کە دەبێت بە مۆزەف لە دەستگای حکومی کار دەکات موچەکەی چەندێ بە خزمەتی ساڵانەی چەندێ ئەسڵی خوێندەواری شادەکەی چەندێەوە دەکرێت بە پێی یاسا موچەرێک بسترێت. بەڵێ لیزا لە شاری سلێمانی لە گەلمانە لە سەرەمان بابەت لیزا خانم کاتەوە باش. ئێوارەوە باش باشتر فەرموو. بەڵێ کاکە خۆشحاڵم توانی دوای دابڕانێک بێتان بتوانم لە بەشار بەم لە بەرنامەکەتانە. بەڵێ فەرموو. بەڵێ لەسەر تۆری بەرنامەکەتان بەڕاستی کاک هەکار ئەوە هێکە جیاوازی لە نێوان موچەی کارمەندان یعنی هەرچی ئەوانی کە مۆزەفن یان مامۆستا یان ئەوانی کە ئاسایشن یعنی هەر موچە خۆڕێک بێ لەناو کوردستان پلێ بەرز بەڵێ یعنی ئەوانی کە پلیان بەرزە زیاترین موچە وەرەگرن بەڵام ئێستاش پلەی لەناو پۆلیس و ئاسایش ئاسایشێکی ئاسایی 950,000 وەرەگرێ بەڵام لازم ئەوەلێک لەناو پۆلیستا ئەو معاشە وەرەگرێت. بەڵێ بەڕاستی یان ئەگەر بێنە پێشمەرگە زۆر کەس یعنی کە پەیوەندیەکان بوو لێ پێشمەرگە یعنی من داواکارم دەیەوە بۆ وەڵامجانەوەی ئەو بەڕێزانە کەسنی پێشمەرگێت بەڵام گوناحن بەڵکەی ئەوە نەهاواریان کرد موچەکەمان کەمە پێم ناخۆشە یعنی بۆچی ئەو نموچیان کەم بێت و جوامێکی زۆر و لە شوێنەکان کە بەڕاستی مەترسی زۆر لەسرە ئەگەر کەرخوو بچێکی لێ قەومیەت یەکسەر پێشمەرگەکانە بن یان هەر شوێنێک. بەڵێ لیزا خان کاکا بەڕێت لە کاتان نەگرم خۆشحاڵم کاتێکی شاد. سوپاس ئاڵێمان لەگەل لە شاری سلێمانی ئاڵێ خانم کاتەوە باش. ئێوارە باش کاگەکار باشتر دەستخۆشی تەوەرەکە و لە یەکەم سپاس. بەلای منەوە جیاوازێکی زۆر هەیە لە پێدانی موچەیە بەڕاستی بینین لە هەرێمی کوردستانە بەڕاستی هەر لە هەرێمی کوردستانە ئەم قانونە هەیە ئەبینین کە کارمەندێک 200,000
سێرکی کارمەندێکی کە 500,000 600,000 وەرەگرێکە بەمە ئەمە بەڕاستی نەعەدالەتیە لەو کارمەندانە ئەکرێت چونکە ئەوانی شەروەکو ئەوان کارەکەن و ئیش و کارەکەن و ئەی ئەوانەی کە هیچ مەعاشێکیانی ئەوانەی کە هیچ سوودمەندی لەم حکومەتە بەڕاستی ژیانیان وەکەوەی کە ئەمڕۆ نازام گەنجێکی تەمەن 33 ساڵ خۆی خنکاندووە لەبەر بێمەعاشی و لەبەر معیشەتی ژیان لەبەر نەبوونی هەستاوە بەم کارە کە بەڕاستی ئەوە شتێکیە بەڕاستی من خۆم دەستم کرد بە گریان بۆ ئەو گەنجە چونکە بەڕاستیەوە زۆر جێگەی داخەکە گەنجێکی تەمەن 33 ساڵ بیر لە خۆکوشتن بکاتەوە لەبەر بێمەعیشەتی ژیان لەبەر نەبوونی پەنا بۆ ئەوە پەنا بۆ خۆکوشتن باباتەوە نازام حکومەتی هەرێم ئاوەڕ بەڵام ئالەخان ئێستا باس لەوە کرێت کە ئەو جیاوازیە زۆرە نەیە کە کاتێکە کەسێک 6 ملیۆن دینار وەرگێ مازفێکی دیکەش 200 وەرەگرێ لە کاتێکە کە هەردووکیان خێزاندارن هەردێکیان پێویستیان بە دەستەبەرکردنی بژێوی ژیانە لەوانەیە ئەوەی 6 ملیۆن دینار وەرەگرێ خاوان خان و هەموو شتێکی دیکە بێ بەڵام ئەوەی تر لەوانەیە کرێکیش بێ ینی ئەم بڕیارە تا چەند کاریگەریەکی باش هەیە بۆسەر بەرزکردنەوەی داهاتی تاکۆ و خۆشگوزارانی بە شێکی گشتی بەتەکی دوایە قسەکە زۆر جوانە بەڵام ئەگەر جێبەجێ بکرێ ئەو شتێکی زۆر باشەیە خۆ دەبینین کە سێ کەس لە ماڵێکایە 4 مەعاش وەرەگرێ هیواشێ 5-6 سەرخێزانە هیچ مەعاشێکی نییە و ماوەتەوە سەر کرێکاری و داماوی ژیانی و کاتێکی خۆشی سپاس حسێن لە چەمچەماڵەوە لەگەڵمان نەکای حسێنم کاتەوە باش هەموو کاتێکت کا حسێن فەرموو يعني من زحمة والله يسوي من السر سوي فيش ما بيقدر بس يقفاك من شر درباري موشيا بله درباري موشيا يعني من والله من بالنسبة فيش مرجانية ويكب متايبز هي سجاني حفتة وهشتاك يدو هي زي جدي وبارتين هي زي حكوميين إذا أوجو هي يعني موشان هي سينا قاعدة تشوال فتحزار بنا يرضى بدي شو بأفسركاني شانه يعني سبون من لما قرروا هي أفسركان سر هي سجاني حفتة تشوال فتحزار علي في شيء لسر وسارجنا أخويا مليونك يعني أما علي في زبان أفسرك ملشك يعني ملشي هذي فيش مرجع هر زور كما هي وداري برنامج خاص سامبو بكر وهو بله بله بێگومان ئەو بڕیارێک کە دەرچووە ئەو یاسایە کە دەرەچێ ئەو قسانەی لەسەر ناوەڕۆکی یاساکە کرێت بەوەیە کە تعدیلێکی عادلانەی موچای بێڕێخستنێکی موچای بێ لە سەرانسەری عێراق کە ئەو جیاوازیە زۆر نایە گەلێک جاران بینەرە بەڕێزەکان گەلێک جان بەتایبەتی پێشمەرگە بەڕێزەکان تێلەفۆنەکەن باستەوەیکەن کە بۆ موچەی ئەوان بەرز نەکراوەتەوە لە کاتێکە موچەی هێزەکانی یاساییش و ناوخۆ بەرز کراوەتەوە باڵێ محەممەد لە شاری کەرکووی لەگەڵمانەکەی محەممەدم کاتەوە باش ئەم کاتە بڵاش بە قوربان هەموو کاتێکت فەرموو دەستخۆشی بەرنامەکە لێکەم سپاس والله دربارەی بڵێن موچەی پێشمەرگە طبعا هیچ دەری نایەنێ 300,000 هەنێ کەسێ صاحب 5 مناڵە و دوایەوە لە کرێخانووە 300,000 هیچ بووی دەری نایەنێ طبعا هیچ ئەمەی توادێک نییە سیانی موچی پێشمەرگاکەی ملیۆنێکە هەنێ موچی پێشمەرگای بینی 745,000 معقولنی هەنێ کەسێ لە 2005 پێشمەرگای حتای موچەکەی 300,000 ئەمەش قانونی نییە بەڵام ئەم یاسایە کە باس لە سەرکرێت لە پەرلەمانی عێراق کە بۆ تعدیلکردن ڕێکخستنەوەی موچەی پەلەبەرزەکان و کەمکردنەوەی جیاوازیەکانەوە تا چەند لە بەرژەوەندی پێشمەرگەکانیشدا بێ بەتایبەتی ئەوانەی موچیان کەمە والله ترى ما دەستخۆشی لە بەرنامەکە دەکەن ئەگەر بەڕاستی ئەو راپۆرتەمان بۆ جێبەجێکان مەمنونتانی باشە کاک محەممەد سوپاس ئاوات لە کویە لەگەڵمانە کاکی ئەوات ئەم کاتەوە باش ئەم کاتێکت باش کاکی گیان فەرموو برای بەڕێز بەڵێ ئەو جیاوازی موچەیە ئەو بێقانونی و بێیاسایی کە لە عێراق و کوردستاندا هەیە من قەناعەتم وایە لە تەواوی جیهاندا شتیوانیە داوا بۆ ڕوو بکەمەوە هەر لە موچەی جەنابی سەرۆک وەزیران ڕابگرێت کە بەو معلوماتەی من هەمان 12 ئەوەندەی جەنابی ئۆبامای موچە هەیە کاکی جەنابی کاکی سەرۆک وەزیر ئەندام پەرلەمانێکی بەستە زمان 35 ملیۆنی هەیە ئەم نازانم ئەو قانون یاسان لەکوێوە دابێت لە مەریخیان دابەزاندووە یعنی من نازانم ئەگە ئەمە خیانەت نەبێت بەم گەل و نیشتیمانە سەر و سامان بەشینەوە نەبێت دزی نەبێ ئەی ناوی چی لێ دەنێ برای بەڕێز تۆ بە چی یاسایەک بە چ قانونێک بە چ ڕێسایەک تۆ موچەی ئەندام پەرلەمانێک دەبێت 35 ملیۆن وەڵام من سێقەم نەبوو هەتا ئەو کاتەی ئەندام پەرلەمانێکی بەڕێز
بەڕاستی لە بەنامێکی وا ڕاستەوخۆ من 30 میلیۆنم وت و بە زەنابی 5 میلیۆنی دیکەشی زیاد کردی ئەمەش 5 میلیۆنی دیکەش نەسریەیە یعنی چۆن دەکرێت بە چی پێوەرێک ئەمە چیە سەر قانونێکە فەرمانبەرێک ملیۆنێک 700 هزاری وەردەگری ئەو پەڕی زۆر ئەگە بەڕێوەبەرێکتە 2 میلیۆن 3 میلیۆنی وەردەگری یعنی بەڕاستی ئەو بەراوردانە یعنی بەڕاستی ئینسان مشکت کار دەبێت دەبینی ئەندام پەرلەمانەشتی 5 میلیۆنی هەیە و جەنابی سەرۆک وەزیرە نازانم بودجەیەکی وای دەبەرزدا ینی سەرۆک کۆمەر هەموو ئەو بەڕاستی یاسا هیچ یاسایەک هیچ قانونێکتەی جانیە من ئەم نەعەدالەتیە بەڕاستی بە نەعەدالەتی نازانم ئەمە بەڕاستی بە خیانەتی دەزانم بەڵام ئەو یاسایەکە باسەکرێ ئەو یاسایەکە باسەکرێ بۆ تعدیلکردنی موچەی پەلە بەرزەکان و پەلە نزمەکان ئەوەی کە ئێستا باسەکرێ لە پەرلەمان بخرێتە دەنگدانەوە پێم وایە بەپێی قسەکانی یەکێک لە ئەندام پەرلەمانەکانی عێراق دوای 3 مانگی دیکەیان پرۆژە تەواو بێ و ئاخرێتە بەردەنگدانەوە لە پەرلەمانی عێراقدا تو ئەمە چۆنێکە دێت ئەمە تا چەند دەتوانێت باندۆڕی هەبێ کاریگەری هەبێ لەسەر ئەو جیاوازیە زۆرەی کە نەهێڵێ کە تو باسێکی کە بێگومان زۆرە بەڵێ ئەگەر بکرێ شتێکی باشە بەڵام بەڕاستی لە 2003ەوە من بە شخصی خۆم و خەڵکی کوردستان و عێراقی زۆر باش دەزانی لەگەڵ ڕێزێکی زۆرم من نامەوێت تەشی بە هیچ کامێکیان بکەم بەڵام تۆ تەماشا دەکەی ئەنی هەر یاسایەک دەچیت لە قازانج و بەرژەوەندی کاشی مەسئول و وەزیر و ئەندام پەرلەمانە خەڵکی فەقیر و قوڕبەسیری هیچی نەگرتوتۆ بۆیە من بێ ئەمەلم هەر شتێک کە لە قازانج و بەرژەوەندی زەبەلاعەکان بێت دەبێت دەنا لە مەسالە ئەو بەرژەوەندی خەڵکی ڕەش و ڕوت و فەقیر نابێ وڵاتی عێراق کە دەوڵەمەندترین وڵاتە تۆ تەماشای تاکەکانی بکە تۆ تەماشای ئەو هەموو نەعەدالەتی و هەموو نادەپەروەری بکە کە بە چاوی خۆمانە بینین ئێستا تەماشا دەکەین زۆر بەڵێ کاکەوات ئەوە دەکات سۆڵ دەکات لە دەوڵەتانی بەڵێ کاکەوات وڵاتێکی وا دەوڵەمەند و سەرمایەدار بێ ئەوەشی ژیانی تاکەکانی کوردستان بێ بەڵێ کاکەوە لە کوێ سوپاس محەممەد لە ڕانیە لەگەڵمانە کای محەممەد ئەم کاتەوە باش کاکە و کاتت باش هەموو کاتێکی جەناب بفەرموو سپاس دەکەم دەستخۆشی و بەرنامە جوانە لێ دەکەم زۆر سپاس برای من ڕێزی کاکە بە سەبارەت بۆ موسەی بەڕاستی زۆر نەعەدالەتێکی زۆر ینی بێڕادە بەڵێ تەماشا دەکەی بەس ینی فەقیر بەس بەڵێ کاک محەممەد فەقیریی بۆ ناکرێت بەڵێ ئارێ وەڵام ینی بەڕاستی زۆر نەعەدالەت نازان کاکەی وا دەبێت تاکەی چاک دەبێت بەڵام ئەو هەوڵدانانەی بۆ کۆیا و جیاوازیە نەمێنێ تۆ چۆن لێکە دەیتەوە قینا ئەو هەوڵدانە ینی تاکەی ینی تەواو نابێت قەت قەناعەتم نییە چاک بێ من هیچ قەناعەتم نییە چاک بێت ینی دەبوو چاکرا بە هەتا ئێستا بە ژێری ینی بەس باوەڕ ناکەم چاکرێت بەڵێ بەهمەن لە چەمچەما لە گەلمان لە سەرمان بابەت کای بەهمەن ئەم کاتەوە باش بەڵام کاتە باش فەرمووی ئەگەر دەنگی تەلەڤیزیۆنێکی کچکێت تکایە بۆ ئەوەی باشتر جێمان لە دەنگت بێ بەڵێ زۆر سوپاس فەرموو ئەحواڵ وەڵی بەلەسەر بەرنامەکەتەوە بەرنامێکی باشە و تەوەرێکی باشە وزادووە ئەمەوێت لەسەر ئەو قەڵای چەند سما و قسە بکەم بەڵێ نزیکەی 2 ساڵ زیاتر ئێمە تاعین بووینە معاشمان لە هەموو معاشی قەڵاکانی تر کەمترە بەڵێ ئێتر داوامیشمان ئێستا حالێن لەوانی تر زیاترە ئێتر ئەمەوێت بەرادوچین خۆتان بەرادوچین بکەن بەڵێ کاک بەهمان لە چەمچەماڵەوە سەرنجێکی لە بەرچاوگرین تەماشاوانە نێجا بابەتێ مێرەوە کۆین دەبینین لەسەر ئەکرانە لە بەرچەوەیە ناڤۆنیشانە نوێ پێداچوونە موچێ پەلێن بڵند و گەیمکردنە جیاوازیان دەدەمێکێدا لە پەرلەمانە عێراقێ لە گۆر داخوانین هەند لە ئەندام پەرلەمانان ها لجنەدارایی مژوولی بەرەوکردنا پرۆژەیە یاسایەکێ بۆ تعدیلکردن و کێمکردناوێ هەمی جیاوازیە کودنابینە موچێن پەلە بڵند و پلێنزم هەیە و هەر بەسا یەکخستنا سیستەمی موچەی تەف هەزارەتەن عێراقێ لە سەرانسەری عێراقێ کو بێگومان هەرێما کوردستانیژێکی بەشێکێ چارچۆڤی عێراقەدا ئەوە گەلێک جاران گلەیاوێتێکی دێتکردن لە هەرێما کوردستانێ کو جیاوازیەکە زۆر هەیە دنابەرە موچێ فەرمانبارم تایبەتی پلێن بڵند و پلێن خوارە گەلێکە معاشی بچەند ملیۆنایە گەلێکیشە موچێوی بە 100 چەند سەد هەزار دینارەکەیە دەدەمێکێدا هەردوو خێزاندارن هەردووکە پێویستی بە هەندێک هەیە و ژیانە ڕۆژانە ئەو مستلزەماتی تین بخوادابین بکەن ئەوە تا چەند دەکارە عدالەتێکی پەیدا بکە و چەند دەکارە داهاتێ تاکە کەسی لە عێراقی بگشتی و هەرێما کوردستانێ بڵند بکە عوسمان لە عربەتەوە لە سەرمان بابەت کاک عوسمان ئەم کاتەوە باش ئەم کاتە باش دەستخۆشی بەرنامەکە لێ یەکەم زۆر سپاس چەند سایەقێکی ئێمە لە بەڕێوەبەرایەتی هاوی سلێمانی بەڵێ لە 2007 دامەزراین بە گرێبەست
تا 2009 بووین بە ڕسمی ئیسە معاشەکەمان بڵین 150 و 2000 ڕسمیەکەمان ئەو پەڕێچێتە 270,000 ئایا ئەم موچەی ئێمە هەروە ئەمێنێتەوە بەدادچوونێکمان بۆکەن دەستخۆشیتان لێەکەین بەلە کاکەزاد لە کاتێکە کەوتوالی معاشتەوەن دەکەمە ئەی کەسێکی خانووی خۆت هەیە خێزانداریت 11 سەرخێزانم خانی خۆشمە بنێ بەڵێ کاکەزاد باش عوسمان کاک عوسمان بەڵێ سوپاس ئازاد لە ڕانیە لە سەرمان بابەت کاکەزاد ئەم کاتەوە باش ئەو کاتت باش دەستخۆشی بەرنامەکەت لێ دەکەم بەڕاستی بەرنامەکە لە جێگای خۆی دابوو بەڕێژیان زۆر سوپاس فەرموو وەڵام من چەند تێبیدیەکم هەیە لەسەر بەرنامەکەت بەڵێ دەربارەی هێزەکانی پێشمەرگە کە گویا تەلەفۆن دەکەن هێزەکانی پێشمەرگە موچەمان کەمە من وەک کارمەندێکی ئاسایش قسە دەکەم لە ڕانیەوە کە هێزی پێشمەرگە بێت لە جێگایمە دەوام کات بۆ موچەیەکە ئێستا ئێمە هەمانە بەڕاستی و دەوامیان پێ دەرناچێت لەبەرەوە ئێمە کە وەک هێزەکانی ناوخۆ لە ڕانیە داوام دەکەین داوامەکەمان زۆر قوسە لە ئەما کاتدا موچەمان زیادە بەس لەگەڵەوەیدا موچەمان زیادە داوامەکەشمان زۆر قوسە لەبەرەوەی داواممان وەک هێزەکانی پێشمەرگە نییە 6 مانگ جارێک 3 مانگ جارێک داوام دەکەن داوامەکان بۆ نمونە 40 ڕۆژ بە دە ڕۆژ لە داوام مانگێک لە ماڵەوە لەگەڵەوەشدا دەتوانن نیشیکەی لەگەڵدا بکەن بەس ئێمە هیچ شتێکمان پێ ناکرێت لەگەڵ ئەو داوامەدا کە ئێمە داوام دەکەین بۆ نمونە 2 ڕۆژ لە داوامین دوی دێنەوە ماڵەوە کە ئەو دوی دێنەوە ماڵەوە بەڕاستی مەجال هیچ شتێکمان نییە تا بڵێ گوایە ئیشێکمان بۆ دەکرێت سەردانێکە ئیشێکە کارێکە بەڵام هێزەکانی پێشمەرگە و گێزەکانی پێشمەرگە مەجالی هەموو شتێکیان هەیە بێتە لایەنیەوەی بەڵێ دووەمیشان وەک موچە زیادبوون ئێمە بەڕاستی تا ئێستا و موچەیە چۆتە وەزیری وەزیری دارایە بەس تا ئێستا هیچ خەبەرێکی نەگوایە و موچەمان بۆ زیاد دەکرێت زیادەکەمان دەدەن یان نا کە بە دوازارچوونێکی دا بۆ بکەن زۆر سوپاسان دەکەین بەڵێ کاک ئازاد سەرنجت گەیشتە عەبدوڵڵا لە سۆرانەوە لەگەڵمانە کاک عەبدوڵڵا ئەم کاتەوە باش ئەو کاتە باش هەموو کاتێکت کاک عەبدوڵڵا دەستخۆشی بەرنامەکەت دێتم سوپاس کاکە بەنسبەت بەرنامەکەت بەڵێ ئەوە دەگەڕێتەوە بە چەند هۆکارێک نەبوونی عەدالەتی جیاوازی لە نێوان کوڕی بەرپرس و کوڕە هەژار دامەزراندنی خەڵکێکی زۆری بندیوار تۆ ئێستانێکە حکوومەتی هەرێم تا ئێستا پرۆژەیەکی ئەوهای نییە کە ئەوانەی ملیۆنێک و نی وەردەگرن لەسەری ملیۆنێک تۆ 3 نەفەر پێڕازی دەکەی بە ملیۆنی نێوەک تا ئێستانێکە حکوومەتی هەرێمی کوردستان پرۆژەیەکی وایدانە نایە کە تۆ ئەو معاشانەی کە دەدەی بە یەکسانی بێ هەمووی بە واستە و واستەکاری و بە خزمێنانەیە بەڕاستی تا ئێستا ئێمە 9 سەرخێزانی لە ماڵەوە تەنها 200,000 باوکم معاشە تۆ وەرە عایلەیەکی 9 سەرخێزانی بە 200 معاش بە 200,000 معاشی باوکت بەڕێوە بەڵێ کاک عەبدوڵڵا وەکو تۆڵی ئەم ڕەوشەیەوە هەیە بوو موچەی ترتان یان بوو معاشەکەتان تەنیا 200,000 ئەوە گەڕێتە حکوومەتی هەرێمی کوردستان هەندێک معاش بەرزە هەندێک نزمە ئێستا معاشی شۆرتە 900,000 معاشی پێشمەرگە 325,000 ئەو ئەگەڕێتە سەنا عەدالەتی ئەو معاشی زیادەکەی دەبێت ئەوە زیادکەی ئەوەیش کەم کۆوە بە یەکسانی بێ ئیشەکان تا ئێستانە کە بە عەدالەتی نییە کوڕی بەرپرس 2 ملیۆن 3 ملیۆن وەرەگری کوڕی هەژار 250,000 وەرەگری 300,000 وەرەگری ئەوە ئەگەر مافی ژیانی هەبی ئەوەش مافی ژیانی هەیە ئێمە دەبی هەموو بە یەکسانی تەماشای کۆمەلگای کوردەواری بکەین بەڵێ دلێر لە خەلەکان لە سەرمان بابەت کای دلێر ئەم کاتەوە باش چاچی برام زۆر سوپاسا و پرۆژە یاسایی کە باسێک لە پەرلەمان عێراق بخرێتەرۆ تایبەت بە تعدیلکردن نانکۆ سەرڕاستکردنەوەی ئەو ناڕێکیەی موچەی پلە بەرزەکان و پلە نزمەکان تا چەند تەسیرێکی باش هەیە وەڵی برای بەڕێز ئەگە بکرێ شتێکی باشە من 8 ساڵە مۆزەفم بەڵێ 8 ساڵە مۆزەفم 240,000 هەیە 8 ساڵ لە کام دایرەی دایرەی زەراعە ئەنی نازانی بەچی بدەی ژیان قورس بووە لەوانەیە خێزانداریش بی جەنابەت بەڵێ بەخوا خێزانداریشم ساحیبی 4 سەرخێزانیشم ئەو ڕۆ دەبێت لە وڵاتەکەمی هەموو شتەکان لە من خۆت بێ وەڵا کارەبا وەڵا جادا هەموو شتەکان ژیان بە 240,000 ئەگە بیدێ منداڵێکی بەرپرسێک بەخوا بەش 1 لەحظەیە لە بازار
بەڵێ کاک دلێر لە خەڵەکانەوە بێگومان بینەرە بەرزەکانەکو کاک دلێرە لە 8 ساڵ فەرمانبەرە تا ئێستاش معاشەکەی 240,000 لە کاتێکە خەڵکێک هەیە تازە تەوزیفە کرێت معاشی چەند ملیونە لە کاتێکە ئەندام پەرلەمان بە 6 ملیون و سەرەوەیە ئەندام پەرلەمانی عێراقی وەکو کاک ئەوات لە کوێوەتی 35 ملیۆن دینار هەیە ئایا ئەمەشەکو ئەو ئینسانە ماڵ و مناڵەیە پێویستی بە بێژێوی ژیانە پێویستی بەکردنی کەلوپەلی ڕۆژانە هەیە بۆی ژیانی خۆی بگوزارێنێ ئەگەر هەش بێ پلە بەرزەکان و پلە بەپێی پلەی وەظیفی کە هەیە شهادێکی بەرزەیە خیبرەیەکی زۆر باشە بەڵام ئەم جیاوازە زۆرە بۆ هەیە بۆ تا ئێستا ئەمە چارەسەر نەکراوە بەڵێ فاتح لە تەکیە لەگەڵمانە ئایک فاتح هەم کاتەوە باش هەموو کاتێک باش دەستخۆشی و بەرنامەیە لەکەم برا بەڕێزەکەم زۆر سوپاس فەرموو چاوی منی برای گەورەی وەڵی کاکە من پێشمەرگەم لە فەرماندەیی گشتیم بەڵێ تێگەی براکەم جا موچەکەمان تەبانەوە 5 ساڵە لێک ژێم بەڵێ تا ئێستا یەک خەتێکم بۆ هاتۆتەوانێ ساحێبی شەیدیشم واللهی موچەکە هیچ بەشمان ناکات بە هیچ شێوەیە ئیتر بەڕاستی ڕسوای نه دوو لە ڕووی توکاک فاتح تو داواکاریەکانی چییە لە چێ ئەم پرۆژە یاسەیە ئەنی تو داواکاری چییە پێویستە چی بکەیت واللهی داواکاری چیمان هەبێ داواکاری ئەوەمان هەیە لە حکومەت بەڕاستی ماشەکەمان بۆ زیاد کات بەڕاستی ئەوم ئاژنی و پێشی ناژی تێگەی برا بەڕێزەکەم بەڵێ بەڵێ ئێمە شیوادارین شوێنە پەیوەنددارەکان جێ لە سەرنجەکانی تو بێ کاک فاتح وەکو پێشمەرگەیەک عەبدوڵڵا لە شاری سلێمانی لەگەڵمانە کاک عەبدوڵڵا ئەم کاتەوە باش ئەم کاتە باش بەڕێز بەڵێ فەرموو خۆشیدان لە یەکەم سوپاس تەوەری بەرنامەکەتان بێ زەحمەت لەسەر موچەی وابزانم پەرلەمانتارەکانە بەڕێز لەسەر بڕیارێک پرۆژە یاسایەک هەیە خەریکی ئامادەکردنە لە پەرلەمانی عێراق بخرێتەوە بۆ ئەوەی پێداچوونەوە لە موچە بکرێت لە سیستەمی موچەی پلە بەرزەکان و پلە نزمەکان تعدیلێ بکرێت بێجگەلەوە موچەی موازفینی حکوومەت لە سەرانسەری عێراقی یەک بخرێتەوە بەڵێ بەڕاستی من ئەوە پێم شتێکی باشە بەڵام بەڕێزم خۆ موچە و داهاتی هەرێمی کوردستان و عێراق ئەوە زۆرە پێم وایە گەرەندام پەرلەمانێ دوو نەشی بەرکەوێ هاوڵاتیان زۆرە توانن موچەکان لە ئیسا زیاتر بێ بەڵام کێشەکە ئەمە ئەوان 5 ملیۆنی ژوەرگن ئەمە مشکلە لەوایە نائەدالەتیە بە نهێنی نامێنێ ئەم شتە بەشیە میلەتێ ئەخورێ خۆوە نییە کێشەی ئێمە ئەوە بیاندام پەرلەمانێکی کورد بەڵام هەوڵێک هەیە و نەعەدالێتەوە کۆتواڵی نەهێڵێت ینی هەوڵێک هەیە بە تایبەتی نوێنەرانی عێراق نوێنەرانی خەڵک لە پەرلەمانی عێراق کە ئەوانیشیان هەستیان بەوە کردووە کە ئەمە جیاوازێکی زۆرە کرێت ئەوانیش لە هەوڵ لێوەدان پرۆژە یاسایەکی دەربکرێت بۆیە ئەم نەعەدالەتە نایرێتە کۆتواڵی بەڵێ تو چیا لێ من پێم وایە من ینی ئەڵێم کێشەکەەوە نییە با 20 ملیۆن وەرگێ بەڵام ئێمەی هاوڵاتی ئێمەش ئەتوانین سوودمەند بین ئێمەش زیاترمان بەرکەوێ بێبێ لەوەی ئەوان کەمکە ینی بودجەکە ئەوە زۆرە ئەوە زۆرە نازانم ینی بەداخەوە مشتێکی وا هاوڵاتیشی نیەمە هیچ نازانی بەڵام بەڵێ ئەم شتانە ینی بە نهێنی ئەخورێ پارەی میلەتە ئەوانە شتێکی کلاواتە هەمووی تێر بوو هەمووی گیرفانی پڕ بوو چه فایدە ینی شتەکە درەنگە بەڕاستینجا یەک تێبینمەیە لەسەر بەرنامەکەدان ئەم بەرنامەی ئێوە سا من خۆم 2 دقیقە لەسەر خەت بم بەڕاستی گیرفانم ئەرکیەکەوێتە سەر یۆ لە براوگرە هاوڵاتیەوە فەقیرە ئایا ئەم بەرنامەی ئێوە دەسەڵاتدارێ بەرپرسێ وەزیرێک ئاگدارێتی یان لە ساعت چەندی هاوڵاتیان ناڕازین لە فلان مەوزوع خەمی خەڵک یان هەر بەرنامەیەکە و پڕێکەینەوە و ساعتێکی کاتی کەناڵەکەی بێکوشین و بەڵێ کاک عەبدوڵڵا سوپاس بۆ پەیوەندەکەت ئەم بەرنامەیە بۆ نییە بەس کات پێی بکرێن ئەوەندە بەرهەمی ئەعلامی ئەوەندە ماوەدی ئەعلامی زۆرە کە ئێمە بتوانین کاتەکەمان پێ بکەینە بەڵام ئەم بەرنامە ئێوەیە مایکی خەڵکی ئەم بەرنامە لە ناو خەڵکدایە ئێمە تەوەرێک دەستنیشانەکەین ئێوە وەکو خەڵک کە تایبەتێ بە ژیانی گشتیەوە لە هەرێمی کوردستان ئێوە قسە لەسەرەکەن بێگومانیش لە ئێستای سەردەمدا لە ئێستای جیهاندا کەناڵەکانی ڕاگەاندن بە تایبەتی بەرنامەیە کە لە ناو خەڵک بێڕای خەڵک و بچوونی خەڵک بەشێکی گشتی وەربگرێت بێگومان کاریگەری خۆیە ئێمە شیوادارین ینی ئەمە بۆ خزمەتی ئێوەیە بۆەوەی سەرنجی ئێوە ئەوانەی دەنگیان ناگا ئەوانەی گلەیان هەیە کێشیان هەیە ناتوان دەنگیان بگەن لە چارچی ئەم بەرنامەیە دەنگیان بگاتە شوێنە بەرپرسەکان ئێمەش زۆر هیوادارین بۆ ئەوەش ئەکەین بەرنامەکە کە کاریگەری هەبێ دەنگی ئێوە لەلایەن شوێنە پەیوەنددارەکان بەشێکی گشتی جێبیستیان بن عوسمان لە جەلەولا لەگەڵمانە کاک عوسمان ئەم کاتەوە باش ئەم کاتەوە باش بەڵێ دەستخۆشی بەرنامەکە لێکم زۆر سپاس
هیواشەکەم داوە خوازم بەڵێ کاکە ئێمە لە جەلەولا پێشمەرگەی و برادەر ئاسایش نازانمەڵێ معاشی پێشمەرگە دەوام ناکاوشتی وان ئێمە هەفتە بە هەفتە داوامەکەی 450,000مانەیە باچی ئاسایش و پۆلیسی هەرێمی کوردستانە بە هەر سێ محافەزەوەی یەک مانسانتوان لە سعدیە و قەرەتەپە و جەلەولا دەوام بکەن ئەگەر ئاگان یەکمان بێ لە ئەوە بیکەن ئێمە مانی 150,000 بدەنێ ئێمە من مانی 450,000 6 عائلەم لە کرێچیام لە خاوی باوکمان بەگە کرێخانم دەستێنێ ئەم وڵاتە جێبێم و بڕۆم کەس نەزانێ بۆ کێ بچم بەڵێ کاکە عوسمان بە 450,000 عائلە بەخێوە کێز ناوم تەلەبێ بەخێوە کرێت بەڵێ کاک عوسمان مادام ئەمە ڕاوشیتوویە کە تو باسێکە بەم شێوەیە داواکاریەکانی تو چییە بە تایبەتی ئەو کارەکانم یەکەم لە ئێوە یەکەم لەخوا دووەم لە ئێوە بە هیچەوەی کۆڵمەدەن دوو ئێوارە سێ ئێوارەجارێ بەرنامەیەکی ئاما بۆ کرد بیدەنە بەرگوێ بەرپرسانە وەزیری پێشمەرگە بانگێش کرد با ڕاستەوخۆ خەڵک تەلەفۆنی بۆ بکە دەبارەوە بانکە با خەڵک ڕاستەوخۆ دکتۆر بەرهەم بانکن بەدواتر چونمان بۆ بکەن ئەم بەرنامەتان کرد دەستان خۆشە شتێکی باشە بەس مەسئولەکانی بانکن ڕاستەوخۆ و پێشمەرگە پەیوەندی تۆ کاسانە کوڕی بەرپرسەکان مانی بۆ پارەی نەکەن بەڵێ کاک عوسمان سەرنجی تۆ بە تاکید لە بەرچاو وەرەگرین سوپاس پەیوەندیکەت شیلان لە چەمچەماڵەوە لەگەڵمانە بەڵێ شیلان خان ئەم کاتۆ باش هەموو کاتێکت زەحمەت دەستخۆشیت پێشێکی لە بەرنامەکە دەکەم بەڕاستی بەرنامەیەکی زۆر باشە بەڵام من یەک پێشنیارێک و گلەیەکی بچووکم لەم کەناڵە هەیە ئەوە ساڵێکە تەوانێمە کێشێمان هەیە لەگە قەڵاتەیە ساڵێکە مێردەکەم دەوامەکە هەتای هیچ سڕاتی بنێ بە دوواداچن و بەرنامەیەکتان نەبوو هەتا ژیران خان ئێمە بەردەوام ژمارە تێلەفۆنەکەمان لەسەر تۆری کۆمەڵاتی فەیسبووک لەسەر ماڵپەرەکەمان لەسەر شاشایە لە چەمچەمالیش پێیان نێرمان ببورە بای تاوزیحکەم بۆ جەنابەت لە چەمچەمالیش پێیان نێرمانەیە ئەتوانن پەیوەندی پێوە بکەن و هەر کێشە و هەر شتێکتان هەیە ئێمە لە خزمەتداین بە دووادا چونتان بۆ یەکەین بەڵێ طبعاەوە لە پار ساڵی مانگی یەکەوە داوامەکەن تا ئەمڕۆکەوا بوو بە ساڵێ بە هیچ ڕاستیان نییە هیچ شوێ لە کام شوێن داوامەکەوەی کەوایە لە کام شوێن داوامەکە لە قەڵای بەڵێ شیلان خان دیارە لەسەر پەیوەندی هیوادارم شیلان خان دووبارە پەیوەندی بکاتەوە و سەرنجی خۆی وەکو خۆیەوێ نیشان بدا هیوا لە ڕانیا کاکی وام کاتەوە باش کاکی وا پێم وایە هیواش سەرکەوتمان لەگەلە هەلو برا هەڵێ کار سەرکەوت هەموو کاتێکت باشە براکەم زۆر سوپاس وەڵی ئەو ئاسایشەی برارت ئەوەی کە ڕانێ قسێکی بوتێنێت ئاسایشە بەڵێ جێ شاڕێ پێشەکەم بۆ پرسە لە تۆکەم شخصی جەنابەت بەڵێ ئەگەر فیشەکێ بێ بۆ هەرێمی ئاسایشەدا و دوایەوە یەکمە ئەو بێتە دیاکەی من بچمە دیاکەی ئەو نەک ئەو کاتێک کە دەوامی یەکەوە ماڵ نەک ڕۆژ کرێکاریکە بێ شەیش بڕۆ کرێکاری بکای جەفریاکەوێت کای سەرکەوت پێمان باشە هەر کەسێک کە داواکاری هەیە بەپێی لەسەر حسابی هیچ کەسێکی کە داواکاریەکان نەکە ئیتر خۆتان و پێشمەرگەش و هەموو فەرمانبەرەکانی دیکە بێگومان حەقی خۆیانە گلەی خۆیان بکەن حەقی خۆیانە تعدیلێکە بێ دادپەروەریەکە بێ لە پێدانی موچە لە بەرزکردنەوەی موچە لە پلای وەزیفی لە هەر شتێکی لەم بابەتەیە پێم باشە تو وەکو میهنەکەت وەکو ئیشەکەت داواکاریەکانی چیە قسە لەسەرەوە بکەیت وەڵی کێشەکە ئەوە ڕوونە و گەیشتووە دڵنیام گەشتە ئەو پارلەمانی عێراقیشەدا بەوە بڕا هەموو مەسئولەکانی ئەزانن کێشەکە هەر موچێ و ئابووری پێشمەکە زۆر خراپە بەڵێ ئەو پێشمەرگەی ئەو ئاسایش بەڕاستیەکەی ئێرشی خسەر ئەو سەقاتی ئێمە مەعاش وەرەگرێت چۆن ئەشتیوە ئەبێت ناخۆشە بۆ ئێمە ڕاستە دامەکرێت ئینجارێکە بێ یەک و دوورە بێنە بارەکەی فۆجەکەمان و هەشت تێدەشەنەکە بێ ئەبێ ڕاستە خۆ بڕێن بۆ ئەو شوێنە ئەیوانە براکەم بەڵێ کاک سەرکەوت سپاس پەیوەندێکت بینەرە بەڕێزەکان پشتی vێ ناوبەرێ لەسەر هەمان بابەت دەست خزمەتەوە دەما
بەڵێ لەسەر هەمان تەوەر بینەرە بەڕێزەکان جارێکی سەڵاوتان لەبێ و شێرزاد شیراز لە کەرکووکەوە کای شیراز هەم کاتەوە باش دیارەکە شیراز پەیوەندێکی داخرا عەبدولباقی زۆر سپاس کای عەبدولباقی فەرموو پێشەگی خۆشە بەمە جوانە دەکەم سپاس باشە بەرەسم سەرەکی ئەو برادری ئەو سەرشە گوت داوامە پێشمەرگەی زۆرە خۆشە بڵە معاشەکەم بلا برادرێکم دێ میسر داوامە 14 هەفتە کاک عەبدولباقی پێم باشە سەرنجی خۆت داواکاریەکانی خۆتە کۆ تۆ ئەتەوێ بگەینیت با ئەو کاتەی بەتومان داوا و تۆ پەیوەندیت کردووە ئەوە بڵێ کە تو مەبەستە بڵێ باشه والله داواکاری یا معاش زیاد تعجم دامەکە کتاب 15 میلیون نکات 14 هفته دراستی یعنی حتی دامەکە 14 هفته ژنێ ناین صراحة حتى دامەکە 14 هفته ما ژنێ بو کردین دایکا خونی ژنێشی ماڵە بۆ کووید کاک عەبدولباقی داخوازێ لە بورینت کەم دیارە دەنگێتە باش ئەس فام ناکەم داخوازێ لە بورینت کەم دەنگێتە دیارە جێتە وەکو پێویست شەبەکە نییە سەلیم لە باشارا کردی کەم کاک سەلیم دەم باش بەڵێ فەرموو بەڵێ کاک سەلیم کەرەمکە بەڵێ کەرەمکە کاکا هەوار بەڵێ ماشتەیە کەرەمکە تقول يا بقربان بەڵێ گەلێک باشی کەرەمکە بەغڵە کاکا پێشمەرگەی خانەنیشی فەرماندەیتی بسلەیمانی بەڵێ ینی موچەکەمان ینی 165,000 دەنەم هایبێ بوو موچێتە هەندەیەکەمە موچان تقریبا 2000 کەسی نەبە 2006 هم تەقاعد باتۆن و کە 150,000 دۆنەمانوکەیەکی لە 165 یعنی تو زۆنی لێرە بوو سلەیمانی هاتوو چوونێ 50,000 چن چ بوو مەدمینتەوە تو خودت چه خودت قبیل کرد بۆ سایە بۆ تو تێ سلێمانی وەرگری دەمەکێدا لە ئاکرێ بانقەیە بانقا حکومیەیە بۆ تو لێرە ماشە وەرناگیری بەڵێ بۆ تو لاکرێ وەرناگیری بۆ ماشە نایتەواکرێ والله جلبي سليماني ما مسكوا معاودي كاتيونا فرمانديتي 165,000 معاشمه بله کاک سلیم رجعت كم كاكا مع علاجك بكاي يعني شارع سيركي مبدوز نبا ئەم جێویدارین سەرنجاتە گەشت بیتە جێن پەیوەندیدار و سەرنجاتە ئەم جی دێت بەرچافەرگرین وەکو پێویست دیوداچونێ بکەن کاک سەلیم لاکرێ سیروان لە سیدەکانەوە لە گەلمانە کاک سیروان کاک سیروان لە سیدەکان ئەگە جێ لێم بێ بەڵێ ساڵحمان لەگەلە بەڵێ کاکار بەڵێ کای ساڵح فەرموو ئەو کاتت باش هەموو کاتێکت کاکارتانەتەوە لەکەران لە ئەدام من وەکو قوتابێک لە قوتابخانەی ئامادەی سیدەکانی تێکەڵاو لە پۆلی 12 ئامادەی یعنی هەتاکو ئێستا بەڕێوەبەراتی پەردەی سۆران لە ڕووی میلاکاتی مامۆستاوە هەتا ئێستا نەبوونی مامۆستای کوردی هەتا ئێستا بێ مامۆستای کوردی نیە ینی ئەوە چەندەمین جارە نازانم هەتا ئێستا بەڕێوەبەراتی پەرسۆنە ئێمەی پشتی خسۆ لە ڕووی میلاکاتی مامۆستاوە ینی هیوادارم ئێوە وەکو کەناڵەکەتان بەدەستچنێکی جدید بکەن بەڕاستی ئەوە زولمێکی زۆر لە قوتابەکانە کرێ بەڕاستی بەڵێ پێم وایە جارێکی دیکەش هەر لە سەرمان پرس لە سیدەکانەوە پەیوەندی بە ئێمە کراوە کە نەبوونی میلاکاتی پێویستی مامۆستا لە قوتابخانەکان بەڵێ کاک ساڵح ئێمە وەکو پێویستێ بە دۆداچوونی بۆکەین بۆ پرسەکەت سوپاس وەلیت لە کەڵەکچی کاک وەلید دەم باش وەلید لە کەلەکچیەوە بەیان بەڵێ ئەو کاتە باش هەموو کاتێکت بەڵێ کاکا من پێشمەرگەم لە ناوچەی مەقلوبەوە لەگەڵتم ڕاتبم 300,000 حتا ئیستا دەیگۆیەوە بە سەر بە زێرەوانین ئیستا زێرەوانی ڕاتبی زێردی ئێمە سەر بە زێرەوانی نەبیمان زێری کرد ئایا ئەگە زێر نابێ بلا پێمان بڵێن زێر خۆتان وان تەوەری دینێ لەسەر بابەتی مافی ژنان بوو مافی ژنان بڵاوان ڕاتبەکەمان زێت کەندا مافی ژنان چ شەڕ و ئاژاوە لە ماڵەوە چێ نەبێ بەڵێ وەنیە کاکە ئەلۆ بەڵێ فەرموو بلا بنێ ڕاتبمان زێر نابێدا بڕۆینەوە ماڵمان مالی خومان و بخومان ئێ غێری هیچ بکەین ڕاتبەکەمان 300,000 حتا ئیستا زێرەوانی بیمان ڕاتە زێرەوانی زێردین ئێمە زێردی نەکرد بەڵێ کای کەلیت ئەو کێشەی
پێرای منداڵمان ناکە منداڵی خۆمان بینە دکتۆر چۆن دەبێ بەڵێ بێگومان ئەو کێشەی تو هەیە لە زاری گەلێک پێشمەرگێترەوە نفسی کێشە تەڕەح کراوە زانم پێشمەرگە وایە ئەگەر زێدی ناکەم لا زێدی ناکەن بەڵێ هیوادارین پرسی ئێوە بە تایبەتی پێشمەرگە کە ئێوە ئاڵێن ئەم کێشێتانەیە کە بینەرە بەرەزەکان دووبارەکەینەوە لە ناو هەموو توێژەکانی تر لە ناو هەموو فەرمانبەرەکانی تر وەکو لە بەرنامە دیارە وەکو ئێوە بینن پێشمەرگە وەکو خۆیان پەیوەندیەکەن مەغدوورترین موازفی فەرمی ئەم وڵاتن موچیان زۆر کەمەکو خۆیان ناڵێن ئیلتیزاماتیان زۆرە ئێمە هیوادارین شوێنە پەیوەندیارەکان گیان لە سەرنجی ئەوان بێت کە لە هەموو شوێنە جیاجەکانی کوردستان هەر لە خانەقینەوە تازە خو پەیوەندیەکەن حتا لە بەغداشەوە گەلێک جار پێشمەرگەی ئەوەی هەرمی کوردستان لەوێن ئەوانیش گلەی لە سەرماکەن بەڵێ ساڵح لە ئاکرێ دیگەن مێکای ساڵە دەم باش الو مرحبا سەر چاوت من کەرەمکە باشی بەڕێز گەلێک سوپاس ئەرێ بۆ ئەو بەرنامەی بەڵێ کەرەمکە یعنی ڕاتبی ئەوەی ئاسایشی دەڵێن زیادە و پێشمەرگەش دەڵێن زۆر کەمە وەلەو تەبعاً وایە پێشمەرگەی زۆر کەمە بەڵام واجبەکەش یعنی ئاسانە واجبی ئاسایشیش زۆر زەحمەتە بەڵام گەلێک جار پێشمەرگە شاڵێ ئەو شوێنە ئێمە چین داوام لایکە مەسەنە لە ئێستادا لە سا دیە و جەلەولا وەڵام منتەقەیە کە منتەقەیەکی ناوچەدا بڕاوەکانە بێژگەلەوەش زۆر جار کێشەیەکی ئەمنی زۆر قۆری لە منتەقانە هەر لە دێر زەمانەوە تا ئێستا ئەوانی شاڵێن واجبێ ئێمەش زۆر قورسە بەڵێ ما ئاسایشیش یعنی لە قەزای لە خوارەوە هەیە لە حەمدانیە و لە بەرتلە و لە باشی کوشتی واشەیە لەوێ بەڵێ يعني واجبی زۆر زەحمەتە لەوانی دە ڕۆژ لەوێ دەبی پێنج بەڵێ کای ساڵە بە دیاریکراوی بە زۆر لە سەرمە نەڕۆین بە دیاریکراوی داواکاریەکانت پێشنیارەکانت تایبەت بە خۆت چییە فەرموو والله لەسەر ئەو وەزعی يعني واجباتی ئاسایشی زەحمەتە و مادام راتبی زیادش بێ بە هەر چەندە واجبی زەحمەتە بەڵێ ئەو زەحمەت و ئەو شتێوانش هەموو لەسەر ملی ئاسایشیە والله دەستخۆشیان لێ دەکەین بەو ئەو ئەرکە جوانایی بەڵێ سپاس خالید ماڵەگەلە لە ڕانیا کاک خالید دەم باش ئەم کاتەوە باش هەموو کاتێکت فەرموو زۆر سپاس دەستخۆشە بەرنامەیە لێ دەکەم سپاس کاک خالید کەرەمکە بەڕاستی بەرەسەی قسەی ئاسایشە بەڕێزەوە ڕانیا قسەی کرد من بۆ خۆم پێشمەرگەم مانگەی 320,000 مەحاشە بەڵێ ئەو ئاسایشە بەڕێزە بەلانێکە ومانجێ نەبێت 900,000 مەحاشە ئاگە ئەو قسەش دەکات دەڵێ وەڵام پێشمەرگە داوامی وایە دەتوانێت ئیش بکە ئەوە کە تۆ 900,000 هەبێ ژەرن تامینە بار ناکەت بۆ بێتی کاری بکەیت دوایە یان نا بەڵێ بەس بڕە سەیری بەدەمی ئاسایش کە بزانێت تارێکی لێ آخر مۆدیل 2010 2009 کەمتری لێ نییە پێشمەرگەیەکی بەس زمان ناتوانێت تارێک تیحانیش بکڕێنەوە کۆفتی ساڵی 2010 2011 بکرێت بەڵێ باوکی کاردۆ لە دەربەندیخان باوکی کاردۆم کاتەوە باش بەڵێم کاتە باش برا بۆ کەس باسی کەم ئەندام ناکات 1000 خەڵکە ژێنێکاکەکان ئێوەش پەیوەندی بکەن هێلەکانمان کراوەنە ئەوان دیارە شانسی پەیوەندیان زیاترە کە بەربستان گوێمان لێ ناگرێت ڕەحمە ڕەباوکە ئێمە تەنها خوا و حکومەت شکەوەین حکومەت ئاوڕمان لێ نەدات و بەخوا کەمەندام ناژی کەمەندام ناتوانێت ئیشکان نەخۆشی نیە هیوایە پەکەوتەیە بەدا هیوادارم بەرنامەیە بکەن لەسەر کەمەندام کاکە کەمەندام 100,000 ناژی بەخوا بەڵێ داواکاریەکانت چییە داواکاریەکانت چییە هاوڕێکمان لێ بدەنەوە وەڵی داوا لە وەزیری کاروباری کۆمەڵایەتیەکەین چاوە بخچێنەوە موچەکانی کەمەندامە موچەکانی کەمەندام یەخرێ نەک یەکێ 100,000 بەگرێەوە یەکێ 150 یەکێ 250 هەمووی یەک خرێ یەک ستەمە بێ بۆ کەمەندامان داوا لە هەموو ڕێکخراوە کەمەندامیەکانە گەم یەکگرن یەکگرن نابینا کەمەندام شەلەل هەموویان کە ڕووڵاو ئەمانە یەک بگرن یەک هەدەفیانە بێ و یەک موچیانە بێ و یەک سیستەمیانە بێ بەڵێ کاکی باوکی کاردۆم ئەحمەد لە کێلارەوە لەگەڵمانە کاک ئەحمەدم کاتەوە باش کاک ئەحمەد کاک ئەحمەد نییە بەڕێز بەڵێ فەرموو جەنابەت نەریمان کاک نەریمان خۆشحاڵین کەرەمکە هەموو کاتێک باش هەموو کاتێک کاک نەریمان
زۆر ئەمەوێت ئەو برادرە ئەوەی کاخات بۆی ئاسایش و ماش پێشمەرگە و وتی داوامەکەمان نازانەوە ناخۆشە بەڵام ئەوەی بە پێشمەرگە دەکرێت بەڕێی من بەستایش ناکرێت بگرە لە شوێن لەو شوێنانەی ناسەدابراوە کەتەنا بڵێ وایە داوامیشی زۆرە پێشمەرگە با نەڵێ هەر ئاسایش پێشمەرگەمی زۆر ئێستا خۆم یەکێکم کە 14 ڕۆژ داوامەکەم و 7 ڕۆژ لەماڵەوەم معاشم کەمە معاشەکەم 450,000 کرێ چیمە ئەبێ 250,000 بدەم بە کرێی خانووەکەم ئەوەی ترسی دەمێنێ ئەو بگرە پارەی کارەبایە پارەی ئاو شتی پێداویستی خۆتە ئەم شتانەیە بەڵێ کاک نەریمان بەڵێ تەماشەوانی نێژا gelek caran ku hîn dibêjin hîn dibînin di nava bernameyê da pêşmerge û hêzên asayişê telefona dikin ew wî tohmetbar dikin maaşê wî kême anzora dawamê kême anzora di demeke de ferdûke fermanberîn û fermanberîn ew lehiyê ne bêguman herkê parastina serûmalên hewlatiyan asayîş û ewlekariya Herêma Kurdistanê sunûrên Herêma Kurdistanê dostî êvan daye me jî pê baş e eger peywendî jî bê nekirin ev peywendiye di çarçovê gehandina peyama xwe da bête ku daxwazkarî neyek ew dibêjî te veçand peywendiyeke ji bo ku ew firsa heye wî di nava bernameyê da serincavî bo cihên peywendî der bi başî bigeyt Ehmed li Kelarewa kayek Ehmed yawartan baş baştir bû to fermo دەشیان بەرنامەیەکەم بە قوربان زۆر سپاس گیانەکەمە برابر تەلەفۆنی کرد ئەڵێ وڵای پێشمەرگە داوام ناکەیان شتێکیوە من خۆم پێشمەرگەم دەشەو لە داوام و وڵی دەشەو لە ماڵەوەم تێگەیشتیت بەڵێ معاشەکەم 350,000 ئەی داواکاریەکانت چییە؟ داواکاریمەوەی حکوومەت یاریمی کوردستان بە زووترین کات معاشەکەمە بۆ زیادکار زۆر سپاسانەکەم کاتێکی شاد و ماڵەوە سپاس کاروان لە عەربەتەوە بەڵێ کای کاروان کاتە باش کاگەڵێ هەموو کاتێکی جەنابەت فەرموو دەستخۆشی بەرنامەکە لێزم سپاس هیوای سەرکەوتنەوە بەخوازم سپاس کاگا ئێمە وەکو پێشمەرگە مانگی 350,000 20,000 ماشە بۆ هەچکە تاوەسێ هەچ مەسئولەکە وەسەوە پێشمەرگە وای کرد وای کرد لە کاتی خۆپیشاندانەکانە ئەمانن ئەم سەرفەرمان بێگەن تێڵدانی خەڵک ئەم سەرفەر لەو لایشەوە ئاسایش و پۆلیس بۆکە لە ماوەدانی تۆ مانگی ملیۆنێک و 50,000 وەرەگری ئەی ناکرێت چایەک بە پێشمەرگا بخشێنەوە خوا بۆ پێشمەرگەکەن ئەی بە 320 پێم بڵێ كل كان مسؤولين بس يصل بقى ما قالنا روشك بس يصل درجة النخيل بأي شيء بس النظام عدالتنا ما هو يقدر بيش مرجاني كتير من خوينا ذا خانوا مجرد كخو بشاندان يشتغل بوم مجرد بدين لحق وندك بدين لحق بس بالي سپاس شادمان لرانيوا فاطمة بالي عندهم قول خانة نشيني بيش مرجع بالي اما زنين من جا 6,000 من هي روزه دكا 2,000 ناكا رجعني من جارت شي بله وين يا كاكا بزانا زياني او برترسانه كوا ها زياني مجدبي كوبيتر بله اگر خاله شهيدي شين بله اون دبلي عندي باسات شاله ببيتر بەڵێ تو داواکاریەکانت چییە بوومە چەکێت ئەوەن دەکەمە کاریەکەمەوەیە مەزەرەوە بە پرسانە عاسمان زیاد بیتن ئەوان کو دەژێن مەزە هابژێن بەڵێ فاتما لە ڕانیەوە کاکی ئازاد کاتێکمان بەرەو کوتایە ڕواکە بە کورتی سەرنجی خۆت بگەێنێ من مەمنونی باش بەڵێ هەموو کاتێکت وەڵام من حەزم کرد لەسەر ئەو لیژنەی موچەیە کە هەموارەکرێتەوە یان کاتێکە دەستکاری موچاکرێ پێم وایە ئەوەندە سوودی نابێت لەبەرەوەی ئەوانەی کە دەبن بە لیژنا کە بڕیارە دن چیان یان ڕاوێژکارن یان وەزیرن یان کۆمەڵێک پۆستی باڵایان هەیە وەیە خەڵکی خوارەوە نابێ بە ئەندام لەو لیژنانەیە تا معاناتی فەقیر بزانێ بەڵام کاگەزت بە پێی لێدوانەکانی ئەوەندە پەرلەمانە کە باسییان پرسیان کرد ئاڵێن ئێمە نەکتەنیا لایەنە حکومیەکان و لایەنە فەرمیەکانە کۆتواڵێ لایەنە ناحکومیەکان پسپۆرەکان لەسەر ئەو بارە ڕاوێژ بە ئەوانیشمان کردووە کە چون بتوانین ئەم یاسایە دەوڵەمەندکەین عەدالەتێکی نەوعی بخینە بینی موچەی پلە بەرز و پلە نزمەکان ئەمە خاڵێکی تر بەڕاستی حەزم کرانی بەوە دڵنیا بە خەڵکی خوارەوە قەت نابێتە ئەندام چەند جار لیژنە موچە گۆڕانکاری بەسەر هاتووە من نمدیوە خەڵکی خوارەوە تێدا ئەندام بێ ئەمە یەک بۆیە قەت ناگەنە حەلەکەی خەڵکی خوارەوە کرد بە ئەندام ئەگەن بە حەل خاڵێکی تر ئەندام پەرلەمان من نازانم یانی ئەو موچە خەیاڵی وەرەگرێ با دوای تاوابوونی پۆستەکەی بگرێتە سەر وەزیفەکەی یانی بوو ڕانی بە 4 ساڵ تەقاعود بێ لە هیچ شوێنێک نییە خەڵکێک بە 4 ساڵ تەقاعود بێ بەڵێ کاک ئازاد
سەرنجت گەیشت ببوورە کاتێکە من بەرەو کوتایە و سپاس پێیان دەکەت بەڵێ تەماشاوانەنێژا ئەمیر نێروەی لە دێرە لوکێ دەبێژە بەلێ پراستی جیاوازێکە مەزن موچان هەیە بوو نمونە وەزارەتە نافخوا دەینە بەلێ هەروەها سلێمان جەرجی ساڵێ زۆر پێویستە کار لەسەر بەرزکردنەوەی ڕۆژانەی تاکێ کەس بکرێت بەڵام دەبێ پێشدا حکوومەت توێژینەوەیەک بکاو و لەسەر ئەنجامی توێژینەکە کار لەسەر کەمکردنەوەی جیاوازەکان بکە هەروەها باوکی ئاریا ئەڵێ یەکخستنی موچە کارێکی زۆر باشە هیوادارم بکرێت چونکە نەعەدالەتی هەیە لە موچای پلە ناوەندی و پلە بەرزەکاندا بەڵێ تەماشاوانەنێژا بەvەیەکی جەمگەشتنیە داویە تەوەرە ئیرۆیە بەرنامەیە بەرنامەی مایکە خەڵێک دیگە لە ڕێز و حورمەتێن مە بوو تە فعالیەکێ هەر شاد و بەختەوەر بێت